بینەرانی ڕۆژهەڵات TV سڵاو لە ئەڵلقەی ئەم جارە دیداردا لە شاری ستۆکهۆڵم میوانی سیاسەتمەداری دێرینی کوردستان عومەری شێخمووس بووین. عومەری شێخمووس خەڵکی ڕۆژاوای کوردستانە و مامۆستای زانستی سیاسی بووە لە زانکۆی ستۆکهۆڵمی سوید. هەروەها ساڵانێکی دوور و درێژ بەرپرسی بەشی کوردی ڕادیۆ دەنگی ئەمریکا بووە. عومەری شێخمووس یەکێک بووە لەو حەوت کەسەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانیان لە ساڵی 1975 دامەزراندووە. ئێستاش ئێمە بۆ ئاوردانەوەیەک لە بارودۆخی کوردستان و هەروەها پرسی ئاڵۆزبوونی بارودۆخی باشووری کوردستان سەردانی عومەری شێخمووسمان کردووە. بفەرمونون ئێوە و عومەری شێخمووس. بەڕێز کاک عومەری شێخمووس، زۆر سپاس بۆ قبولکردنی ئەم دیدارە بۆ تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات TV. منی زۆرم پێی خۆشە و زۆر دڵگەرمم بەوەی کە ئەو دەرفەتەوان دامێ قستان لەگەڵکە. زۆر سپاس. بەڕێز کاک عومەر، هەروەک ئاگادارن چەند ساڵێکە بارودۆخی کوردستان زیاتر میدیایی بووەتەوە لە هەموو دنیا، یا باشتر دەتوانم بڵێم کە بە پراکتیک ئیشی لەسەرەکرێ و لەم دواییەشە هەندێک ئاڵۆزی هاتارەوە لە پاش سەربەخۆبوونی زیاتری ڕۆژاوای کوردستان، ئەوەی کە کوردەکان توانیان لەوێ خۆیان دەسەڵاتی بەڕێوەبەری بگرنە دەست، بەڵام بەداخەوە هەندێک ناکۆکی کەوتە ناو ماڵی کوردیەوە، وای لێهات کە سیاسەتمەدارانی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ناکۆکیەکیان هەبوو پێکەوە. ئەو ناکۆکیانە وای لێهات کە گرگە سنووریەکانیان بەڕووی یەکتریا داخست و هاتوچۆکردن نەتوانین بڵێن تا ئاستێکی بەرچاو وەستا یا کامل بە تەواوەتی وەستا، بەڵام لەم دواییە وەزعێکی تر هاتە ئاراوە، ئەویش هاتنی تیرۆریستان بوو بۆ ئەو هێرشانە بوو کە کردیانە سەر بەشە جیاجیەکانی کوردستان لە باشوور و لە ڕۆژاوای کوردستانە. ئەمە بۆ هۆیەوەی کە ماڵی کوردی ڕێکتر خرا، ئەوە بوو کە ئەحزابی هەر چوار پارچەی کوردستان بۆ پێکێنانی هێزێکی هاوبەش کەوتنە جوم و جۆڵەوە. ناکۆکیەکانی ناو ماڵی کوردی ڕەنگی کاڵتر بووەوە. ئەمە چۆن هەڵەسەنگێنن؟ پێتان وای هۆکارەکانی چییە؟ سەرهەڵدانی کێشەکە چی بوو باشترە بڵێن، وەچی بووە کێشانە نەما لە ناو ماڵی کوردیە؟ من پێش هەموو شتێک پێویستە بەشێک لە شیکردنەوەکانی ئێوە کەمێک بیگۆڕم. ئەوە ڕاستە ئومێدمان لە کۆنەوە کە خەبات و تێکۆشانمان کردووە بۆ گەلی کورد. ئاواتمان ئەوە بوو کە ڕۆژێک لە ڕۆژان هەموو جیهان ناوی ملەتی کورد و کوردستان بهێنێ. ئێستا نەکهرەوە هەموو کەسێک بە سەرۆک ئۆباماشەوە ئەڵێ کوردستان، ئەڵێ پێشمەرگە، ئەڵێ یەزیدی، بە شێوەیەکی زۆر باش و ئیجابی باسی ملەتی کوردەکە و ڕۆڵی ملەتی کوردەکە. ئێمە لە کۆنەوە بۆچوونێکمان هەبوو و ئێستا خەریکە لەلایەن ڕاگشتی جیهانەوە دەسەلمێنرێ. ئەویش ئەوەیە ئەگەر نمونەیەکی باش بین لە حکومڕانی، لە سیستمی سیاسی، لە بۆچوونەکانمان، بۆچوونی وەکو چی با ئێستا دوو نمونەی باشت دەمێ. یەک، ئەو فرە ئاینی، قبولکردنی فرە ئاینی لە کۆمەڵگای کوردستانە زۆر بە قازانج و بەرژەوەندی ملەتی ئێمە تەواو بووە و هەموو دنیا قبوڵی دەکا کە لە ناو فەرهەنگی ئێمەدا سنگفراوانیەکی زیاد هەیە بۆ قبولکردنی ئاینەکانی تر لە کوردستانە، لە کۆمەڵگای کوردستانە. دوو، کە جێگای ڕەگەز پەرستی و دوژمن بە گەلانی تر لە ناو فەرهەنگی ئێمەدا نییە. ڕاستە چاوسێنراوین، جاری وایە شەرمان لەگەلا کردوون، بەڵام ئێستا کە تەماشاکەی ئاوارەیەکی زۆری عەرەب و مەسیحی کریستیان ڕوویان لە کوردستان کردووە کە کوردنین بەڕەگەس، و هەندێ ژمارەیەکی بچکۆڵە لە ناو کوردستان ویستیان خۆ پێشئەندام بکەن کە دەبێ ئاوارە عەرەبەکان دەربکرێن لێرە نەمێنن ئەوانە،
بەڵام زۆر ڕووناکبیرون و سەر و سیاستمەداری کوردی دژ بە ڕەگەزپەرستی و دژ بە ڕاسیزم بۆچوونی باشیان بڵاو کردەوە. ئەنجا لێرە ئەم بۆچوونە باشەی لە ناو ڕیزەکانی بزوتنەوەی سیاسی کوردستاندا هەیە لە بەرژەوەندی ملەتی ئێمەداتەوە بووە کە بتوانین نمونەیەکی باش بین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سیستمێکی سیاسی باشمان هەبێ. من ناڵێم کەم و کوڕی نییە، کەم و کوڕی ئێجگار زۆرە لە ناو سیستمی سیاسی لە کوردستانی باشووردا و لە ناو بزوتنەوەی کوردایەتی لە بەشەکانی تری کوردستانشدا. بەڵام ئەم لایەنە ڕێگای داوە کە ئێستا هەموو وڵاتانی جیهان بە هاواری ملەتی ئێمەدا بێن و هەمووش باسی ئەوە بکەن کە ئەمە ملەتێکە یەک پێویستی بە پشتیوانی هەیە، دوو فەرهەنگێکی زۆر سنگفراوانی هەیە و زۆر کراوەیە لە قوبولکردنی لایەنی تر بۆچوونی تر بیرروباوەڕی تر کە بەداخۆ لە هەموو بەشەکانی کوردستانداوا نیە، لە بەشێکی کوردستاندا ئێستا وایە. ئەنجا ئەمە لێرە گیر و گرفتی دروست کردووە لە بینی هێزە سیاسەکانی کوردستان. لە کوردستانی باشوور، لە کوردستانی ڕۆژهەڵات، لە کوردستانی ڕۆژئاوا، لە کوردستانی باکوورش هەتا ڕادەیەک ئێمە هەمومان باس لە دموکراسی دەکەین، باس لە سۆسیال دموکراسی دەکەین، باس لە فرە حیزبایەتی دەکەین. بەڵام هەندێک حیزبی کوردی هەیە کە وەکو پێکاکا مەسەلەن کە حیزبێکی دموکرات نییە، حیزبێکی تۆتالیتارە، حیزبێکی دژ بە دموکراسیە و قبول ناکە کە کەسێکی کە هەبێ بە ناوی ملەتی کورد قبول قسە بکە، تەنها خۆی بە نوێنەری ملەتی کورد دەزانێ. یەکێک لە گیر و گرفتەکانی کە دروست بووە لە ناو هێزە کوردیەکانی کوردستان ئەمەیە. هەر بۆیەش کۆنگرەی نەتەوەیی کوردی نەبەسترا، هەر لەبەر ئەم جیاوازی بۆ چوونە جیاوازیەکە بووە کە لە بینی هێزەکانی کوردستاندا هەیە. سەرەن هەمومان خۆمان ماندوو دەکەین بۆ ئەوەی ڕایگشتی جیهان پشتیوانیمان لێ بکە کە بتوانین نمونەیەکی باشی دموکراتی لە کۆمەڵگای خۆمان و لە وڵاتی خۆمان دابەزرێنن. بەڵام ئەگەر هەندێک هێزی نادیموکرات هەبن ئەوە ناوبانگی ملەتی ئێمە خراپ دەکا، پشتیوانیەکە کەمتر دەکا. ئەمە لایەک. لایەنی دووەم ئەو بۆچوونە جیاوازەی کە لە بینی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و هێزی دەسەڵاتداری کوردستانی ڕۆژئاوا کە پێدەیە ئەمە بووە کە هەموو کەسێک داوای دەکرد کە لە کوردستانی ڕۆژئاواش فرە حیزبی هەبێ، ئازادی هەبێ، قبولکردنی یەکتر هەبێ، نەک یەک لایەن هەموو هێز و توانا و دەستەڵاتی سیاسی مۆنۆپۆل بکە کە مۆنۆپۆلیشی کرد ئەوە بێگومان گرفت دروست دەبێ. ئەوە یەک. دوو، ئەوان ئێستا خۆیان بە دەستەڵاتی تەنها دەزانن لەوێ. سێ کانتۆنیان دروست کردووە، ئەو سێ کانتۆنانە بە هەڵبژاردن نەهاتوون، بە هەڵبژاردنێکی ئازاد نەهاتوون. هەر بۆیەش دنیا ئامادە نییە پشتیوانیان لێ بکە. باش شەڕی داعشش بکەن، شەڕی دەوڵەتی ئیسلامی بکەن. لەبەر ئەوەی کە بەڵام ئەگەر بۆ چوونێکی دموکراتیان هەبایە، هاوکاریان بکردابایە لەگەڵ هەموو هێزەکانی تری کوردستان، ئەو کانتۆنانە بە شێوەیەکی دموکراتیانە نوێنەری ئەحزابەکانی تریشی تیابایە، خەڵقی سەربەخۆی تیابایە، گەنجانی کە بە شۆڕش هەڵسان لە سووریادا تیابایە، ئەو گیر و گرفتە دروست نەبوو. ئەمە لایەک. لای کە ممکنە کە هەندێک ناخۆکی لە بینی حیزبی تایبەتی لە کوردستاندا هەیە کە پێکاکا و پارتی دموکراتی کوردستانی عێراق ناکۆکیەکی مێژووییان هەیە لە بینی خۆیاندا و ئەو ناکۆکیەوە بە هەسانی چارەسەر ناکرێت، وەکو چۆن لە وەختی خۆی لەگەڵ یەکێتی نیشتمانی هەیان بووە. بەڵام ئێستا ئەوەی کە بە خۆت ئیشارەت پێکرد، ماڵی دنیا ئاوا بێ و ماڵی ملەتی خۆشمان ئاوا بێ، یەکسەر بەرامبەر بە هێزێکی تەرۆریستی جیهانی ئیسلامی توندرە و ڕاوەستان
و دەستیان کرد بە شەڕکردنی و لە ناوبردننی دنیاش بە هاواری ملەتی ئێمەدا هاتووە. ئەو بە هاوار هاتنەی ملەتی ئێمە ئەوە جاری یەکەم نییە، چەند دەرفەتێکی تری مێژووی بۆ ملەتی ئێمە هاتوویتە پێش وەکو ئێستا لە 63 لە 79 لە 91 لە 2003. بەڵام گرنگ ئەوەیە ئێستا کوردستانی باکوور هەیە، کوردستانی ڕۆژهەڵات هەیە، کوردستانی باشوورەیە، کوردستانی ڕۆژئاوا هەیە. هیچ حیزبێک لەو حیزبانە داوای دەوڵەتی یەکگرتووی نەکردووە. داوای مافی چارەنووس دەکەن کە مافی تەواوی خۆمانە و بۆ دوا ڕۆژە دەبێت دەوڵەتێکی وا دروست بێ و حەقی خۆمانە و حەقی ملەتی خۆمانە. بەڵام تۆ ناتوانانی هەنگاوی فعلی بنەی بە پێش ئەوەی کە پاڕۆڵێکی سیاسی هەڵنەگری بڵێ من دەمەوێت دەوڵەتی سربەخۆی کوردستانی یەکگرتوو دامەزرێنم. ئەوە نییە پێکاکە کاک فورات دیژلە دەڵێ ئێمە پرۆژەی دەوڵەتی کوردی مافرەداوەتەوە ناوچەنەکەی زبڵۆ. پێدەی دەڵێ ئێمە لایەنگیری دەوڵەتی سربەخۆی کوردی نین، ئێمە لەگەڵ هەوژیانی لەگەڵ ملەتانی تر. لە کوردستانی باشوور یەکیتی نیشتمانی لە کاتی خۆی شیعاری مافی چارەنووسی هەڵبژارد، لە دوای کردی بە فەدرالی. لەم ئەخیرەش کاک مەسعود بارزانی وتی ئێمە پرۆژەی سربەخۆییمان هەیە لە بەرەوەی ناکۆکیمان هەیە لەگەڵ دەوڵەتی عێراق. بەڵام ئێستا پاشەوەی کە دنیا با هاواری ملەتی ئێمەدا هاتووە یارمەتیمان دەدا لە شەڕی دژی داعش، فشاریان بۆ هێناون بە ئەمریکا و بە وڵاتانی ڕۆژئاوا کە دەبێت لەگەڵ حکوومەتی عێراق بکەون، دەبێت هەوکاری لەگەڵ حکوومەتی عێراق بکەن. معنایەوەیە ئەو پرۆژەیە ئێستا وەکو سارد کرابێ وایە. بۆیە بەڵام یەک شت هەیە کە زۆر بە قازانجی ملەتی ئێمە و خەباتی ملەتی ئێمە دەتەواو بوو، ئەویش ئەوەیە هەموو کاتێک دەتەوە تەماشای مێژووی ملەتی کورد بکەی. ئێمە لە دوو کاتە یەکگرتنەوەی ڕێزەکانی گەل زۆر بەهێز بووە. یەک لە کاتی کارەساتی گەورە وەکو ڕووخانی کۆماری مەهاباد، وەکو تێکچوونی شۆڕشی 75، وەکو شەڕی ڕێژیمی خومەینی لە دژی کوردستانی ئێران لە 79، وەکو ڕەوەکەی 91 و هەڵەبجە و ئەنفال، وەکو ئێستا قەتڵی عامی یەزیدیەکان. بەڵام کاتیکەش هەبووە لە کاتی سەرکەوتنی گەورە دیسان تەماشاکەی کە یەکەتی ڕێزەکانی گەل زۆر بەهێز دەبێت. یەک مەسەلەن لە پاش ڕێکەوتنی 11 ئازاری 1970 لە بینی کورد و حکوومەتی عێراق کە دان بە ئۆتۆنۆمیرا، سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران و ڕزگارکردنی کوردستانی ئێران کە هەمووی کەوتە دەستی کورد لە ساڵی 79، دیسان یەکێتی ڕێزەکانی گەلی کورد زۆر بەهێز بووە. پاش 2003 کە سەدام ڕووخا لەبیدین هەماشت. ئێستاش کە تەماشا دەکەیت لەبەر دوو شت، هەموو ملەتی کورد یەکی گرتوتەوە، یەک لەبەر مەترسی داعش، دوو لەبەر کە پشتیوانی کۆمەلگای جیهانی بۆ ملەتی ئێمە زیادی کردووە. تەماشا دەکەی هەموو کورد ئامادەیە بە کوردی ڕۆژئاواوە، بە کوردی باکوورەوە، بە کوردی ڕۆژهەڵاتەوە، بە کوردی باشوورەوە دەیانەوێت بچن بۆ بەرەکانی جەنگ لە دژی ئیسلامی توندڕەوەکانی دەوڵەتی ئیسلامی بجەنگێن. یعنی ئەوە بەم شێوەیە دەتوانن لێکی بدەمەوە. زۆر باشە. کامەر با پرسیارەکەم بە جۆرێکی پرسیارەکە ئەوە میێنمە ئاراوە، چی ئەتوانێت ئێستا دەرفەتێکی باشە ماڵی کوردی وەکو بڵێن کارەساتێک وەکو هێشتکردنی داعش کە ئاماژەتان پێکرد، کورد تا ڕادەیەک هاوسۆز و هاوکۆکن پێکەوە، چی ئەتوانێت ئەم ناکۆکیە لە ناو بەرێت وە بە پێچەوانەوە چۆن ئەتوانین پراکتیزێ بکەین و بیهێڵینەوە ئەم هاودەنگیە کە ئێستا هەیە، بیهێڵینەوە لە زۆر بواری ترا، لە زۆر خاڵی ترا کە هەمومان سیاسەتی بۆەکەین بتوانین بەکاری بێنین ئەم یەک ریزیە. وەکو پێشترش عەرزم کردن، ئەوە دەرفەتێکی چارەمین یان پێنجەمینە لە مێژووی گەلی کووردا هاتووتە پێش. ئەو یەکێتی بۆ چوون
ناڵێم یەکێتی سیاست چونکە یەکێتی بۆ چوونە کە ئێستا پەیدا بووە هەموو ملەتی کوردەوێ هاوکاری بکە ئەوە دەبێت مرۆڤ بیکە بە سەرمایەیەکی سیاسی بۆ هاوکاری دوڕۆژ لە بینی بزوتنەوەکانی گەلی کورد لە بەشەکانی جیاوازی کوردستانە ئەگەر ئەوە ببێ بە هەنگاوێک بۆ ئامادەکردنی کۆنگرەیەکی نەتەوەیی لەسەر بنەمایەکی ڕاستەقینە نەک بەو شێوەی کە پێکاکا دروستی کردووە لە بروکسل و بەناوی KNK قساکە بەڵکو هاوکاریەکی فعلی و جدی بێ لە هەموو بەشەکانی کوردستانە ئەمە لایەنێک لایەنی دووەم ئێستا لە ڕووی لەشکریەوە هێزی پێشمەرگەی کوردستان ژمارەیەکی زۆر لە وڵاتانی جیهان ئامادەگییان نیشانداوە کە یارمەتیان بدەن چرکیان بۆ بنێرن تەقەمیان بۆ بنێرن پروەردەیان کەن فێریان کەن ئەوە زمینە خۆش دەکات کە ببێ بە هێزێکی لەشکرێکی یەکگرتووی بەلای کەمەوە لە کوردستانی باشووردا نەک هێزی پێشمەرگەی حیزبەکان بێ یعنی ئێمە یەکێک لە گیر و گرفتەکانی بستنەوەی گەلی کورد هەموو جارێ لەو کاتانەیە کە سەرکەوتنیشی بەدەستهێناوە دەستگای نەتەوەی دروست نەکردو دەستگای حیزبی بوو هەتا تۆ دەستگاکانی نەتەوەی دروست نەکەی ناتوانی دەوڵەتی نەتەوەیی دروستکەی ئێستا لە شەڕەکانیشدا لە سەرەتادا دەرکەوت کە بۆیە پێشمەرگە تووشی هێندێک گیر و گرفت بوو تووشی هێندێ شکست بوو تووشی هێندێ پاشەکشێ بوو ئەگەر تەکتیکیش بێ لەبەر ئەوەی کە هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگەیەکی یەکگرتووی کوردستان نەبوو ئێستا ئەوە زەمینە خۆش دەبێ کە ئەوەی هێزە بەفعلی بکرێ بە هێزێکی یەکگرتوو ببێ بە لەشکرێکی ڕێکوپێک کە لە دوا ڕۆژە بتوانێت کوردستان و گەلی کورد بپارێزێ دوو ئەمە زەمینە بۆ ئەوە خۆش دەکا کە ئەگەر هاتوو لە دوا ڕۆژە حکوومەتی عێراق بەڕاستی جارێکی کە شەڕ بە ملەتی کوردی فرۆشت زەمینەی دروستکردنی دەوڵەتی کوردی سەربەخوا ئامادەتر دەبێت نەگلەوەی کە ئێستا هەیە دروستە کاومەر پێت وایە کە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن ئەتوانن لە ڕێکخەری ماڵی کوردیە ڕۆڵی خۆیان بگێڕن یعنی چۆن ئەتوانن پێم وابێ تاکە پارچەیە لە کوردستانەکە دەسەڵاتی پارتی کرێکارانی کوردستان لەو سێ پارچەیەی تراکە هێشتا بە تەواوەتی بەدەستی کوردەوە نییە دەسەڵاتی کەمترە پارتی کرێکاران پارتەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان کە ڕۆڵی سەرەکییان هەیە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی کوردستانە چۆن نەتوانن خزمەتی ڕێکخستنەوەی ماڵی سیاسی کوردی بکەن من بەڕاستی ناتوانم ئەو نەسیحەتیان بکەم یان پێیان بڵێم کە چی کەل و چ نەکەن بەڵام من لە کۆنەوە لەگەڵ کاک سەلاحەدینی موحتەدی چەندین جار هەوڵمان داوە کە ناوبژی لە بەنیاندا بکەین لە ساڵانی 90ەوە تا ئێستا چێ لە ناو لایەنە جیاوازەکانی حیزبی دموکرات چێ لەلایەن بەشە جیاوازەکانی کۆمەڵە چێ لە بینی کۆمەڵە و حیزبی دموکرات ئێمە لە کۆنەوە لایەنگیری ئەوە بووین کە بەرەیەکی یەکگرتوو دروست ببێت لە کوردستانی ڕۆژهەڵاتە ئەو بەرەیە یەکگرتووە لە شێوەی هاوکاریدا بێ لەسەر بنەمای بەرنامەیەکی سیاسیدا بێ ممکنە زەحمەت بێ کە جاری کە ئەوانان بتوانن یەک بگرنەوە چونکە ناکۆکی زۆر ڕوویداوە لە بینیانە چێ لە ناو کۆمەڵەکان چێ لە ناو حیزبی دموکرات خۆی بۆیە ئێستا دەرفەتێکی باشە پاش ئەوەی کە ئەو زەخمە ئەو هێزە دروست بووە لە ناو بستنەوەی کوردایەتیدا لەلایەن جەماوەری گەلی کوردەوە کە بتوانن هاوکاریەکی ڕێکوپێک لەسەر بەرنامەیەکی سیاسیدا بە یەکەوە کار بکەن بۆ ئەوەی بتوانن ئەگەر هاتوو ڕەوش لە ئێرانە گۆڕا
بتوانن دەورێکی کاریگەرتر ببینن لە ئاستی سیاسیدا لەوێ. ئەوە یەک دوو هەتا لە هاوکاری و پەیوەندی لەگەڵ هێزەکانی تری کوردستانیشە، چونکە ئێستا بەداخەوە کەمێک فرامۆش کراون لەبەرەوەی کە لەو ڕەوشەی ئێستادا هەن. یعنی بۆیە پێویستە ئەگەر بیانەوێ بەهێز بن و ببن بە فاکتەرێکی سیاسی کە خەڵک حسێبیان بۆ بکە، دەبێ ئەو پرۆسەی یەکگرتنەوە و هاوکاریکردن لەگەڵ یەکە دەست پێ بکات بۆ ئەوەی خەڵک جیان بداتێ حسابیان بۆ بکە، هاوکاریان لەگەڵا بکە و بتوانن ڕۆڵێکی کاریگەر و بەهێز لە دوا ڕۆژە لە کوردستانی ڕۆژهەڵاتە ببینن. لە دوایە تۆ ڕاست دەکەی کە پێگاکان نەیتوانیوە لەوێ وەکو بەشەکانی تری کوردستان ڕۆڵێکی تێکدەرانە ببینێ، بەڵام خۆ بە خۆت دەزانی لە من باشتر دەزانی کە چەند سەرێشەیەکی گەورەیان دروست کردووە بە دروستکردنی پشاک. ڕاستە، بەڵام ئێستا شتێکی ترم بەلاوە بوو بە پرسیار. ئاماژەت بە پەرتەوازەبوونی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کرد. هەوڵی زۆر دراوە بە هەوڵەکانی جەنابتان و کاک سەلاحدینی موحتەدیشەوە بۆ یەکخستنەوەی ئەو پارتانە یان دانیکەمەکەی لێک زیاتر نزیکردنەوەیان. پێت وایە بۆچی ئەم هەوڵانە هەتا ئێستا بێئەنجام بووە تا کۆناغێکە چن و لە دوایەوە ئەگەڕێنەوە دووبارە بۆ خاڵی سفر؟ بەڕاستی لەم ساڵانەی دواییدا بەوردی ئاگام لێ نییە، چونکە چەند ساڵێکە خۆم ماندوو نەکردووە لەگەلەوە، هەرچەندە ئایان بینم و پەیوەندیان لەگەڵا ئاکەم و هەموو جارێک گفتوگۆیەکی فراوانی شەکەین، بەڵام چونکە بەوردی ئاگام لەو هەوڵانە نییە، دەتوانم بڵێم کە کەمێک لێ ماندوو بووم پاشەوەی کە چەند جار هەوڵماندا و سەری نەگرت. ئێستا خۆیان گەشتونەتە ئەو قەنەعاتە، بۆکو ئاگادارم هەندێک کۆبوونەوە هەیە، هەندێک گفتوگۆ هەیە بۆ یەکگرتنەوە. دوور نییە ئەم دەرفەتە مێژویەی کە ئێستا باسم کرد و ئەو پشتیوانیەی کە کۆمەلگای جیهانی ئێستا دەدا بە ملەتی کورد لە کوردستانی باشوورە ممکنە ببێ بۆ هەندێک بۆ ئەوانش. زۆر باشە. ئێستا وەکو دوایین پرسیار ئەمەت لێ بپرسم، سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لەم قۆناغا بەرامبەر بەو شتانەی کە هەتا ئێستا باسمان لێوە کرد لە پرسی سەربەخۆیی کوردستانە، لە پرسی یەکخستنەوەی ماڵی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە، چۆن یەبینی؟ خوێندنەوە چییە بۆیان؟ لە 79 تا ئێستا کە حکوومەتی ئیسلامی لە ئێرانە دامەزرا لە دژی داخوازی گەلانی ئێران و لە دژی داخوازی شۆڕشکەرانی ئێران ڕۆڵێکی زۆر خراپ و تێکدەری بینیوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، نەک تەنها لە ناو کوردستانە، لە ناو هێزەکانی کوردستانە، بەڵکو لە عێراقە، لە فڵستینە، لە لوبنانە سەرێشەیەکی زۆری دروست کردووە لە ئەنجامی ئەوەدا. ئێستا ئێران بتەوێ و نەتەوێ سنوورێکی زۆری لەگەڵ کوردستانی عێراق هەیە و زۆر جار توانێتی سەرێشەیان بۆ دروستکە. بۆیە هێزەکانی کوردستانی باشوور هەموو جارێ دەبێ حساب بۆ تورکیا بکەن، بۆ ئێران بکەن، لە وەختی خۆی بۆ عێراق و سووریاشیان دەکەن. بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە تۆ بتوانی پشتیوانی پشتی پێ ببەستی. ئەوانەی جندای خۆیان هەیەەوە بە سەراحەت وتوانە کە ئێمە لە دژی دامەزراندنی دەوڵەتی کوردی و تورکیاش لە کاتی خۆی وای دەوت. هەتا ئەم دوایە بەنسبەت کوردستانی باشوور دەڵێن ئێمە لە دژ نین، لەبەرەوەی بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی سیاسیان هەیە لەوێ. ئەگەر لەبیرت بێ لە پاش 1991 کە ناوچەی ئارامی باکووری عێراق دامەزرا، ینی کوردستانی عێراق، 6 مانگ جارێک دەوڵەتی ئێران و سووریا و تورکیا کۆبنەوەیان دەکرد، مەبەستی سەرەکییان ئەوە بوو کە ڕێگا لەوە بگرن کە دەوڵەتێکی کوردی دامەزرێ.
یعنی ئەم وڵاتانە لە ئەجندای سیاسیان نییە کە قبول بکەن کە کورد بە مافی چارەنووسی خۆی بکە. هەندێک ڕۆناکبیر و ئەوەنە نەبێ هەندێک سیاستمەداری واقعی بین ممکنە ئەوە قبولکەن، بەڵام ئەمانە وەکو دەوڵەت هەموو کاتێک لە دژی ئەوە بوون و هەموو کاتێک هەوڵشیان داوە کە ئەو دەرفەتە بە دەست ملەتی کوردان بن. بەڵام ئێستا لە دەستیان چوتە دەرێت چونکە کێشەی خۆیان زۆرە، کێشەی ئێران لەناو ئێراندا زۆرە، کێشە لەناو عێراق زۆرە، کێشە لەناو سووریا زۆرە، کێشە لەناو تورکیا زۆرە، بۆیە ناپەرژێن کە ڕێگا لە ئەو پرۆسە سیاسیە بگرن کە ملەتی کورد بە مافی چارەنووسی خۆی بکە. بەڵام دەوڵەتی ئێران بە سەراحەت بڵاوی کردەوە کە ئێمە قبوڵمان نییە وەرە دیشیشی کار دەکەین و دوور نییە دەستیان هەبێت لەو شەڕەی کە لە کوردستانە دروست بووە ئێستا بۆ ئەوەی پرۆژەی سربەخۆیی یان دامەزراندنی دەوڵەتی کوردی ڕێگای لێ بگیرێ. زۆر زۆر سپاس. من شتێکم نەماوە وەکو پرسیار تریبوونەکە لەبەردەستی خۆتانە چیت هەیە بۆ ئاماژە پێدان کە من بیرم چوو بێ پرسیار بکەم یا خۆت پێت خۆش بێ باسی لێوە بکەیت؟ منش زۆر سپاسان دەکەم. تەنها دوا قسەم ئەوەیە کە ئەگەر ئێمە بمانوێ ملەتی کورد و خەباتی گەلی کوردستان و بستنەوەی گەلی کوردستان لە ئاستی کۆمەلگای جیهانی قبول بکرێ و پشتیوانی لێ بکرێ، دەبێت بزوتنەوەیەکی دموکراتی خواز و ئاشتی خواز بێ. ئەگەر بزوتنەوەیەکی توندڕاو بێ، هیچ کەسێک لە کۆمەلگای جیهانیدا ئامادە نییە پشتیوانی لێ بکە. بۆیە دەبێت پارۆلی یەکەمان دموکراسی بێ، پارۆلی دووەممان ئاشتی بێ، پارۆلی سێیەمان قبولکردنی لای جیاواز بێ. ئەو فراوانی بیرروباوەڕ و ئاینی کە لە ناو فەرهەنگ و کۆمەلگای ئێمەدا هەیە دەبێت بە هەموو شێوەیەک بیپارێزێ. زۆر زۆر سپاس و مەمنون بۆ ئەوەی کەتی خۆتانتان بۆ تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات تیڤی و ئێمە تەرخان کرد. زۆر سپاس بۆ مەمنون.